ریکس تیلرسون وزیر دەرێ ئەمریکا تەکەس لە سەروێ چەندێک کرد و واشنگتن وێ دە پەیوەندیەدا بەردەوام بێ لەگەڵ بەغدا و حکوومەتە عێراقێ تاکو زەمینە دەستپێکردنا گوتوبێژیە جدی لەگەڵ حکوومەتە هەرێما کوردستانێ بڕەخسێنێ. دە پەیوەندیەکە تەلەفۆنێدا لەگەڵ نێچیروان بەرزانی سەرۆک وەزیرن هەرێما کوردستانی ریکس تیلرسۆن وێرای پێشکەشکردنا پرسە و سەرخۆشیە خۆ وڵاتی خۆش بۆ قوربانیین زەمین هەژینە هەفتیا بهوری کول هەرێما کوردستانی دایی ئامادەیە وڵاتی خۆش بۆ هەر ئالیکاری و هەماهەنگیەکەی دوی بواریدا نیشاندا. ریکس تیلرسۆن دڵخۆشیە خۆش بۆ هێورکردنا گرژیên هێلên ناوبەرە پێشمەرگە و هێزên عێراقê دەربری و دان بخۆداگرتنە هەردوو ئالیان ji بۆ پاراستنە ئارامiyê بەرز نرخاند. هەروەها دەستخۆشی لە حکوومەتە هەرێما کوردستانێژی کرد ji بۆ ڕێزگرتن لە شرۆڤەیە دادگا فیدرالە عێراقê سەبارەت بە دەستور. تەکەس لەسەر پاراستنە ئارامiyê کرد ji بۆ دروستکردنا زەمینەیەکێ ji بۆ دیالۆگا جدی دنابەرە هەولێر و بەغدادا لەسەر بنەمایە دەستور. ژێ ئالی خۆڤەژی نێچیروان بەرزانی تەکەس کرد و هەرێما کوردستانی وەک بەردەوام ڕاگەهاندیە ئامادەیە لێ دیالۆگا جدی لەگەڵ حکوومەتە فەدرالە عێراق و هەموو کێشەیان لەسەر بنەمایە دەستور چارەسەر بکێ. هەروەها هێوی خۆست و ئەمریکا و هەفپەیمان ڕۆڵا خۆ لە دەستپێکردنا دیالۆگا جدی دنابەرە هەولێر و بەغدادا ببینن و دەیەوی بواری دەژی هاوکار و پشتەوان بن. سەرۆک وەزیرن هەرێما کوردستانی سپاسیاوی پەیوەندیە تەلەفۆنێ و سەرخۆشیە تیلرسۆن ji بۆ قوربانیên زەمین هەژینێ کرد و ئاماژە بووە چەندێکرد و پێشوازیە لە هەر ئالیکاریەکێ دکن ji بۆ لێقەومیان. هەروەها سەرۆک وەزیرن هەرێما کوردستانی تەکەس لە سەروێ چەندێ کرد و پێویستە دۆرپێچکردن لەسەر فڕۆکخانەین هەرێما کوردستانی بێراکردن بە تایبەتی دێبوارێ مرۆڤیدا و پێویستیەکە گەلک پێە ژەبەر بەشێکی هەری مەزنی ئالیکاریان ji بۆ 1,500,000 کۆچبەر و پەنابەر کول هەرێما کوردستانی هەنا دڕیا فڕۆکخانەیان بە تێنە دابینکردن.